بەڕمشیر مامۆستا. خۆشەویستان، بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە زۆربەی وڵاتانی جیهان مرۆڤایەتی ڕوبەڕووی دۆخێکی سەختی تەندروستی کردوتەوە. هەرێمی کوردستانیش بە دەرنەبووە لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. ئەوەی دۆخەکەی زیاتر مەترسیدار کردووە بە وڵاتانی پێشکەوتووی سیستەمی تەندروستیش تا ئێستانیان توانیوە ڤاکسینێک بدۆزنەوە دژی ئەم ڤایرۆسە. بۆیە پابەندبوومان بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ مانەوەمان لە ماڵەوە باشترین چەکە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە. چونە دەرمان لە ماڵەوە دەبێتە ئەگەری مەترسی بۆ سەرگیانی خۆمان و ئازیزانمان و تەواوی کۆمەلگا. کاتان لێ دەکەم با لە ماڵ بمێنینەوە تاکو ئەم مەترسیە لە کۆنتڕۆڵ دەرنەچێت. سڵاو خۆشەویستان، من حەزەکەم لە دەرچوونی گەشتی سەیران، بەڵام ئەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە ماڵەوە دەمێنینەوە لەگەڵ دایک و باوکم بۆ تەندروستی خۆم و خۆشەویستان. ناوی من شوڕەش ڕەشید محەممەد تاهر. Ez wego qutadiyekê pula 12 amadeyî daxwazê ji hemiya dikem ku li malên xwe dernekevin û pabend bin rênmayên Wezareta Tenduristiya Herêma Kurdistanê ta ku çi ezîzê xwe ji dest nedin pêdiviya li mal dernekevin û hêviya selametiya ku baş bû hemiya. داوا لە هاوەندشتیمانیانی خۆمەکەم لە هەرێمی کوردستان و ئەوروپا لە ماڵەکانی خۆیان بمێنەوە بۆ بەرگریکردن لە ڤایرۆسی کۆڕۆنا و مانەوەیان لە ژیان. دیارە ئەبێ ئێمە زۆر دڵخۆش بین وەکو نەتەوەکەمان نەتەوەی کورد کە حکوومەتی هەرێمی کوردستان و تەواوی برا پۆلیس و پێشمەرگە و ئاسایشەکان لەگەڵ کەری تەندروستیە پەیوەندیەکی باشان هەیە وەکو یەک تیم توانیوانە بەرگری ڤایرۆسی کۆڕۆنا بنەوە و هاوڵاتیانی خۆشەویستیش ڕێنماییەکانیان جێبەجێ کردو بە هیوام ئەم ماوەیەش سەبر بگرن و بەردەوام بمێنەوە لە ماڵەوە تاکو ئەو ڤایرۆسە بەرەو کۆتایی بڕوان.